ئایا دەکرێت چیرۆکێکی وەک مەموزین یا بەسەرهاتی سەلاحەددینی ئەیوبی بە ژیری دەستکرد بکەین بە ڤیدیۆ؟ سڵاو، من سروشم و ئێرەش کورتاییتێکە هەروەک دەزانن ئێرە کانگەی ژیری دەستکرد و تەکنۆلۆژیایە. بەڵێ دەکرێت و زۆر بە ئاسانی و دەتوانین داهاتیشی پێ بەدەست بێنین. سەرەتا باسی ئەم تەکنۆلۆژیایە دەکەین، باسی ئەو ئامرازانە دەکەین کە پێویستە ئێمە ڤیدیۆی پێچاکەین، باسی پرامپت نووسین یا چۆنیتی قسەکردن لەگەڵ AI دەکەین، دەڕۆین ڤیدیۆکەمان چا دەکەین و پرامپت دەنووسین و هەروەها پێتان دەڵم چۆن دەتوانن بەو تەکنۆلۆژی هەیە داهاتەکەتانی پێ بەدەست بێنن. هەروەها ئێوە لە کامنتەکانی ئەو ڤیدیۆدا بیرۆکەکانی خۆتان دەنووسن و من لە دوودانی ڤیدیۆی داهاتوودا بیرۆکەکانی ئێوە دەکەم بە ڤیدیۆ. هەروها ئەگەر ڕێژەی لایکەکانی ئەو ڤیدیۆیە لە 500 لایک بۆ 1000 لایک بێت، من لە یەکتان لایڤی یوتیوبدا فێرکاری تەواوی ئەو بابەتەدا دەنێم و پرسیارەکانی ئێوە تەواو وەڵام دەدەم. جا ئێستا بابڕین بزانین ئەم تەکنۆلۆژیایە چییە. ئەم ماوەیە گوگڵ تەکنۆلۆژیایەکی بەجیهان ناسان بە ناوی VO3. VO3 سێ دانە قۆناغی تێپەڕاندوو: VO1 VO2 و VO3. لە VO3دا گۆڕانکاریی گەورەی بەسەرهات کە دەتوانێت بە دەق ڤیدیۆ چاکات و دەنگیشی لەگەڵ بێت. پێشتر تەکنۆلۆژیانێک کە ڤیدیۆیان بۆ چادەکردین تێکستێکمان دەدانێ یا وێنەیەکمان دەدانێ و ئەوان ڤیدیۆیەکیان بۆ دروست دەکردین. بەڵام ئێستا بە VO3 ئێمە دەتوانین جگە لەوەی کە ڤیدیۆیەک بە کواڵیتی بەرز و دیتەیلی زۆر دروست بکەین دەنگیشی لەگەڵ بێت. ئەو دەنگە بە چ مانایەکە؟ یعنی دەتوانیت تۆ ڤیدیۆیەک چاپ بکەیت کە دوو کەسن لەگەڵی گفتوگۆ دەکەن، ئەو دوو کەسە دیالۆگیان لەگەڵە، ئەو دیالۆگەش تەنانەت VO3 چا دەکات. ئەوەی تایبەتە و ئەوش زۆر باشە کە تەواو هەڵپشتی لە زمانی کوردی دەکات. هەروە ئەو تەکنۆلۆژیایە لە سێ-چوار شوێن لە بەردەستە، لە سێ-چوار وێبسایتی گوگڵدا لە بەردەستە کە ئێمە ئەمڕۆ دوودانیان بەتاقی دەکەینەوە بە VO2ش ڤیدیۆ چا دەکەین کە ئێوە جیاوازەکەم بزانن کە بە دەنگ چۆنە و بێدەنگ چۆنە. جا بۆ دروستکردنی ڤیدیۆ ئێمە چه ئامرازێکمان پێویستە؟ بۆی کە ڤیدیۆ بتوانین دروست بکەین پێویستمان بە دوو دەستە ئامرازە. دەستەیەک یارمەتیمان بدەن بۆ پرامپت نووسین، پێتان دەڵم پرامپت چیە و چۆن پرامپتی باش بنووسین، و هەروەها دەستەیەکیش کە ڤیدیۆی پێچا بکەین. هەروەها لە ڤیدیۆی پێشەدا باسی ئەوم کردو چۆن هەژماری گوگڵ چاکەین و ئەو هەژمارە $450 گوگڵ وەرگرین کە ئەوە تا ڤیدیۆکەی لینکەکەی لێرێ و دەتوانن چاوی لێ بکەن. جا باسی دەستەی یەکەم بکەین، ئەویش ئەو دەستەیە کە ئێمە پرامپتیان پێ بنووسین. ئەو ژیری دەستکردانی وەک ChatGPT، دیپسیک، کلاود، کراک و هەر چەتباتێک کە ئێوە کاری پێ دەکەن و جوان پاڵپشتی لە زمانی کوردی دەکات دەتوانن سوودی لێ وەربگرن بۆی کە پرامپتی پێ بنووسن. یعنی قسەی لەگەڵ دەکەن، بیرۆکەکەتانی پێ دەڵێن و بۆتان دەکاتە پرامپت کە لە بەشەکەی دیکەدا ئێمە دەچین بە یەکیان پرامپت دەنووسین. و دەستەی دووەمی ئامرازەکان ئەو ئامرازانان کە ئێمە ڤیدیۆیان پێچا دەکەین. هەروەک کە پێم کوتن لە دوو شوێن لە جێمەنای گوگڵ کە بوو ڕێگای پێم کوتن هەژمار چاکەین دەتوانین بە تەواوی کاری پێ بکەین، و هەروەها گوگڵ لابس بەشی فلۆ دەتوانین ڤیدیۆ پێچا بکەین. پس لەگەڵم بن دەڕۆین سەرەتا پرامپتێک دەنووسین، دوای دەچین پرامپتەکەمان دەکەین بە ڤیدیۆ. جا ئێستا کاتی پرامپت نووسینە. پرامپت چییە؟ تایبەتمەندەکانی پرامپتێکی باش چین؟ چۆن دەتوانین پرامپتێکی باش بە یارمەتی AI بنووسین؟ پرامپت دەبێتە ئەو قسەی کە ئێمە دەگەڵ ژیری دەستکرد دەیکەین، یعنی ژیری دەستکرد لە چ زمانێک تێبگات. چۆن ئێمە دەتوانین لەگەڵ مرۆڤێک باش قسام بکەین، وردەکاری باشی پێ بدەین و ئەو باش لێمە تێبگات، ژیری دەستکردی ڕێک ئەوایە ئەو زمانەی مەبێ دەڵین پرامپت. بە زمانێکی زۆر ئاسان پێتان دەڵم هەتا ئێوە پرامپتەکانتان باشتر بێت ژیری دەستکردیش باشتر لێتان تێدەگات. جا پرامپتەکان تایبەتمەندەکانیان چین؟ هەڵبەت ئەوە ڤیدیۆیەکی زۆر گەورەی دەوێت یا چەندانی ڤیدیۆی دەوێت کە بە تایبەتی باسی بکەین کە لە داهاتوودا بە دڵنیای بۆ چا دەکەن. هەر بۆیە کورتاییتێک سابسکرایب بکەن ئەگەرە تایرە هاتوون و ڤیدیۆکەشتا لایک نەکردووە تکایە ڤیدیۆکەش لایک بکەن. جا تایبەتمەندەکانی پرامپتێکی باش. پرامپتێکی باش ئەوەیە کە وردەکاری زۆر بێت
و بەڕوونی و ڕاشکاوی باسیەوە بکەیت کە تۆ چیت دەوێت. تۆ کاتێک لەگەڵ ژیری دەستکرد قسە دەکەی دەبێت پێی بڵێ کە من چیم دەوێت. دوو جۆر دەتوانانی لەگەڵ ژیری دەستکرد قسە بکەیت بۆی کە وێنەیەکت بۆ چاکە. بۆ نمونە تۆ دەتوانی پێی بڵێ وێنەیەکی پیاوێکی کوردم بۆ چاکە هەرەوەندا، بەڵام من پێی دەڵم وێنەی پیاوێکی کوردم دەوێت بە جلێکی کوردی ڕەشەوە بە پشتێندێکی سەوز بە کراسێکی سەوز لە ڕەنگی پشتێندەکەی، هەروەها جامانەیەکی لەسەر بێت، کڵاویشی هەبێت، هەروەها دەتوانێت چاویلکەی لە چاویدا بێت، کاژمێری هەبێت، کاژمێرەکەی وردەکاریەکانی ئەوە بێت، چاویلکەکەی تۆزێک قەدیمی بێت، پێڵاوێکی کوردی کەوشی کەلاشی دەلاقیدا بێت. هەروە دەتوانی وە پێی دەڵم لە شقامەکانی هەولێر سلێمانی یا مەهاباد بێت و ئەوەشی پێ دەڵم شقامەکانی هەولێر و سلێمانی ستایبەتمەندێکیان هەیە. ئەو دوکانانێک کە لەوێنە ئەو دوکانانە چین؟ ئەو کابرایە چۆن ڕاوەستاوە، نور لەکوێرا لی دەدا، سێبەرەکەی دەکەوێتە چۆ. ئەوانە کاتێک من بە ژیری دەستکرد بڵم ئەو جوانترم لێ تێدەگات. ئێوە جوانتر لەمە تێدەگەن مەبەستم لێ پیاوێکی کورسیە. هەر بۆیە تایبەتمەندی پرامپتەکانتان دەبێت ئاوا بێت. جا ئێمە چۆن دەتوانین لە چەتپاتەکان کەڵک وەرگین بۆی کە پرامپتێکی باش بنووسین. چەتپاتەکان هەرۆکە پێم کوتن ChatGPT، دیپسیک، گراک، کلاود، ئەوانە هەموو یارمەتیتان دەدەن کە ئێوە وردەکاریەکان زۆرترکەن. ئەوەشتان پێ بڵن لە ڤیددیوکانی داهاتوودا تەکتەکی ئەو ژیری دەستکردانە کە پێم کوتن هەموویان ڤیددیوی فێرکاریتەوەوێن بۆ ئامادە دەکەین لە کورتاییتێک. جا چۆن یارمەتیان لێ وەرگری؟ ئێوە پێویستە دەسەرەتادا بیرۆکەکەتان بنووسن لەسەر لاپەڕەیەک یا لەسەر لەپتاوێک یا لەسەر مۆبایلەکەتان بیرۆکەکەتان بنووسن. بۆ نمونە من ئەو بیرۆکەم هەیە، کچێکی کوردی ئازا بەجلی کوردی لەسەر ئەسپێکی سپی بەناو دۆڵێکی پڕ لە گوڵاڵە سوورە لە خۆرەتاوی کوردستاندا تێدەپەڕێت، کامێرا لە پێشەوەیە و بە هێواشی دەجوڵێت، هەستی شانازی و جوانی. ئەوە یەک دانا بیرۆکەی منە. بەڵام ئەوە تەنیا ئەوەی بێن بە ژیری دەستکرد بەدڵی خۆی بماچا دەکات، بەڵام ئەمە نامانێت بەدڵی خۆی بماچاکات. هەر بۆیە ئێستا بچین سەر ڕوونمای لە پتابەکەمان و بچین لەگەڵ یەکێک لەو چەتباتانە پێتان بڵێم چۆن وردەکاریەکانی زۆرتر بکەن. ئێوە بیرۆکەکەتان کۆپیکەن یا دەتوانن بچنە ناو یەکێک لەو ژیری دەستکردانە بینوسن. سەرەتا پێشتر پێی بڵێن کە چیتان دەوێت. بۆ نمونە من پێی دڵم کە دەمهەوێت بە ژیری دەستکرد ڤیددیویەک چاکەم بە پرامپت و تێکست، یعنی من تێکستێک دەدەم بە ژیرێکی دەستکرد ڤیددیۆم بۆ چاکات. ئەوەش بیرۆکەکەی منە، وردەکاریەکانیم بۆ زیادکە، وردەکاریەکانی حتا زۆرتر بێت باشترە و دوای بۆم بنووسەوە و تا ئەو ئاستەی کە من گۆڕانکاری دەدەم تۆ گۆڕانکاری تێدا بدە. با بڕۆین پێ بڵێن بیرۆکەکەمانی پێ دەڵێن و ئینتەرێک دادەگرین، چاوەڕێ دەبین وڵاممان بداتەوە. کلاود لە کوردی باش تێدەگات، دەتوانن لەوی کەڵک وەرگن، دەتوانن لە ChatGPT کەڵک وەرگن، هەروەها دەتوانن لە گوگل یا ستۆدیۆش کەڵک وەرگن کە بووانە هەموویە ڤیددیۆی تایبەت چا دەکەم. چاو بۆ هەموو بەشەکان ئەوە وردەکاریەکانمان بۆ دەنووسن، نووسێتی کەسایەتی سەرەکیەکەی سن کچێکی تەمەەن 20 تا 25 ساڵ، قژی درێژی ڕەش بە ناوەڕاستی پشتەوە گرێ دراوە، جلو بەرگەکەی ڕەنگێکی سوور و زەرد و سەوز، نەخشە دەستکردەکانی کوردی لەسەر بێت ئەو باسی جلو بەرگەکەی دەکات، هەروە باسی پێڵاوەکەی دەکات، باسی ئەسپەکەی دەکات، باسی نێونیشانی شوێنەکە دەکات، باسی ئاسمان و ڕووناکی دەکات، باسی جوڵەی کامێرا دەکات. تەوەی ئەو تایبەتمەندیانەی لێرە بۆ باس کردوینە، باسی تەنانەت دەنگ و مۆسیقاش دەکات، چاوە هەر وردەکاری زۆرتر دەکات، باسی هەستەکان دەکات، باس و هەڵسوکەوتی کچەکە دەکات، هەتا وردەکاریەکانمان بۆ زۆرتر دەکات. ئێمەش پێی دەڵێن ئێستا ئەوانەی کە نووسیت بیکە بە پرامپت بۆ ژیری دەستکرد و توای وردەکاریەکانی تێدا بگونجێنە. من دەمهەویست ئەو خاڵەتان دوایە پێ بڵم، بەڵام کلاود بۆ خۆی هاتوو ئەو خاڵەی لە پێشتردا پێکتم. ئێمە بۆی کە بتوانین لەگەڵ ژیری دەستکردەکان بە باشی قسە بکەین پێویستە بە ئینگلیسی قسەیان لەگەڵ بکەین. جا ئەگەر ئێوە ئینگلیسی کەتان تایبەتە سەرەتا بێن وەرن بۆ خۆتان بە ئینگلیسی قسەی لەگەڵ بکەم، بەڵام ئەگەر ئینگلیسیکەتان وەک من تایبەت نییە بە کوردی قسەی لەگەڵ بکەن و دوای پێی بڵێن بۆتان بکاتەوە ئینگلیسی. بەڵام لێرە
کلاود بۆ خۆی هاتوو بۆی کردینە ئینگلیسی. ئەوەش پرامتەکەی منە کە زۆر بە تایبەتی نووسی هەروەک دیتان پرامتەکە وردە کارێکانی بێحەد زۆر بوو من تەنیا یەک خەتم بیرۆکە نووسیوە بەڵام پرامتەکەم بە یارمەتی کلاود بۆتە نزیکەی 20 خەت لە بەشی دیکەدا دەچین ڤیدیۆی پێچا دەکەین. ئەگەر تا ئێستا کورتایتێکتان سابسکرایب نەکردووە تکایە سابسکرایب بکەن و ئەو زەنگوڵەش چالاک بکەن بۆیکە لە ڤیدیۆکانی داهاتوو بێ هەواڵ نەبێت. ئێستا کە پرامتەکەمان ئامادە بووە کاتی وێ بکەین بە ڤیدیۆ. بۆ گۆڕینی پرامت بە ڤیدیۆ دەتوانین لە جگە لە گوگل لە ئامرازی دیکەش کەڵک وەرگین بۆ نمونە کلینگ بۆ نمونە فلاکس ئەوانە هەموو ڤیدیۆ چا دەکەن بەڵام لەو ڤیدیۆی ئەمڕۆماندا ئێمە کار بە ژیری دەستکردی گوگل دەکەین بە ناوی VOC لە داهاتووشدا بۆتەوەی ئەو ماڵپەرانە بۆتەوەی ئەو ژیری دەستکردانە ڤیدیۆی تایبەت چا دەکەین. ئێستا بۆ یەکە ئێمە بتوانین کەڵک لە ژیری دەستکردی گوگل وەرگین دەڕۆینە وێبسایتی گوگل لابس هەروەها دەڕۆینە ناو جێمێنای لە دوو شوێندا بە تاقی دەکەینەوە هەروەک پێم کوتین لە چەند شوێن لە بەردەستە بەڵام ئێمە لە دوو دانان بە تاقی دەکەینەوە لە فلۆ و لە گوگل لابس. ئەو پرامتەکەمان کۆپی دەکەین دەڕۆینە ناو وێبسایتی فلۆ لەسەر نیو پرۆژێکت دادەگرین. ئێستاش ئاماژە بۆ خاڵە بکەم بۆی کە ئێوە بتوانن کەڵک لەو ماڵپەرانە وەرگرن پێویستە بە IP ئەمریکا بڕۆن چون هەندێک ئامراز کە دێت سەرەتا بۆ هەموو وڵاتەکان لەبەردەست نییە. هەندێک وڵاتی تایبەت بۆ نمونە یەکیان کە هەمیشە ئامرازەکان سەرەتا لەوێ لەبەردەستە بن ئەمریکا جاگە بشتان هەوێت کەڵک وەرگرن لەوانە دەتوان لە هەندێک VPN کەڵک وەرگرن وەک ئەکسپرس VPN هەست بە شیلد کە فکرکەم تا ئاستشی بە خۆڕاییە سایبەرگۆست و نۆر و VPN و ئەوانە ئەگەر ویستیشان ئەکسپرس VPN بکران من خۆم لەو کوڕەکانی ڕووسیە دەکڕم ئەوە ئایدەکەتان بۆ لە خوارەدا دەنێم بە مانگانە نزیکەی کەمتر لە $1 بۆ 5 کەس دەتوانن لەبەردەست بێەوە لە خوارەدا دێنێم بۆ خۆتان بڕۆن قسەی لەگەڵ بکەن و زووشتان وڵام دەداتم 1 ساڵە لێ دەکڕم. من بە IP ئەمریکا وەسڵم بە ئەکسپرس VPN بە پێشتان نیشاندەم ئەوە IP ئەمریکایە لەسەر دالاسیشم داناوە. ئێستا ئەمە کە پرامتەکەمان کۆپی کرد پرامتەکەمان دەدەین بە ژیری دەستکردی گوگل لە لابسدات گوگل کە ئایدەکەم بۆ داناوەن لێ دەدەین بڕە ڤیدیۆکەمان بۆ چاپکە و هەروەها دەڕۆینە ناو جێمێنای لە جێمێنایدا پێویستە لەسەر VOC دابگرن ڤیدیۆ دابگرن و VOCتان بۆ هەڵدەبژێرە و نووسێتی دیسکرایب یۆر ڤیدیۆ یعنی پرامتەکە بتمان بدێ لەسەر ئینتێر دادەگرین و چاوەڕە دەبین ڤیدیۆکەمان بۆ ئامادەکە من پێشتر ڤیدیۆ دیکەشم پێچاک کرد بوو بۆ ئەو لەسەروی هێناوەتەوە جا دەمهەوێ ئاماژە بەوەی بکەم چۆن لە ئەوانە کەڵک وەرگین. من پێشتر هەروەک پێم کردی ڤیدیۆی کەم چاک کردو کە سەرتا پێویستە هەژماری گوگڵتان هەبێت یان جیمیلتان هەبێت لەسەر مۆبایلەکەتان یان لەسەر کۆمپیوتەرەکەتان جا لەوێ ڕابڕۆن هەژماری ئەوانەی پێچالای بکەن هەروەک کە پێم کردن پێویستیشمان بە IP ئەمریکا هەیە بۆی کە تاوای ئەو تایبەتمەندیانە کەڵک وەرگین. لە ڤیدیۆکانی دیکەدا چاوەڕوان بن گوگل AI ستودیۆ گوگل ڤیدیۆ بۆ چادەکەم کە یەکێک لە تایبەترین ژیری دەستکردەکانە. گوگل فلۆ ڤیدیۆکەی بۆ ئامادەکردین دوو دانە ڤیدیۆشی بۆ ئامادەکردوین ئێمە هەردووکیان بە تاقی دەکەینەوە باوەی گەورە بکەینەوە لەسەر پڵەی دادەگرین هەروەک دەبینن وەڵا تایبەتە. من ئێستا هەڵەیەکم کرد کە ئێوەش ئەو هەڵەی دووپاتە مەکەنەوە کاتێک کە دێنە ناو فلۆ لەسەر ئەو ڕێکخستنانە سێتینگەکەی دابگرن ئاوتپوتەکەتان بکەنە یەکدانە با کرێدیتەکەتان زۆر نەڕە هەروە مۆدێلەکەشتان بکەنە VOC دوو دانە بەشی هەیە یەک دانەی فەستە کە ئەو تازە بوو هاتو من ئێستا بینیم بەشێکشی هەیە کواڵیتی زۆرتر دەکات ئێمە لەسەر کواڵیتیدا دەگرین هەروە ئاودیۆشی هەیە چون ئەمە لە چۆن ئازانیم کە هەڵم کردووە کە دەنگی نییە دەبێت دەنگیشی هەبێ کۆنتترۆل ڤیەک لێت دەم و دووبارە ئینتێردا دەگرم تا ڤیدیۆکەم بۆ ئامادە دەکات. هەتا ئەو ئامادە دەکات دەبینین کە جێمێنای
بە مۆدێلی VLC ڤیددیوکەی بۆ ئامادەکردین بە لەسەری دابگرین. ئێوە چاو لە وردەکاریەکان بکەن، دەشتێکی پڕ لە گوڵاڵە سوورە، ئافرەتێکی جوان خۆرە تاوەکەی چاو لەکەن، چاو لە هەورەکان بکەن، چاو لە گوڵەکان بکەن، چاو لە شێوازی ڕۆشنی ئەسپەکەی بکەن، چاو لە ڕوخساری ئافرەتەی بکەن کە چەندە سروشتی دەریهێنا، چاو لە جلەکانی کەن، چاو لە پیشێنەکەیکەن، چاو لە کەزی سەریکەن، چاو لە جامانەی سەریکەن. زۆر تایبەتە چاو لە ئەسپەکەکەن، یعنی هەمووی ئەوە ژیری دەستکرد چاکی کردووە، نەوەی کە بڵی وێنەیە بژیرا بێت. فلۆ ڤیددیوکەی بۆ ئامادەکردین بە گەورەی بکەینەوە لەگەڵ یەکتر چای دەکەین. بەڕاستی وردەکاریەکانی زۆر تایبەتە. ئێوە دەتوانن چاو لە گوڵەکان کەن، چاو لە سروشتەکە بکەن. جا من ئێستا بەو هەژمارەی دیکەم کە پێشتر ڤیددیۆم چاکرد بوو، بڕۆین ڤیددیوکانی پێشتر چاو دەکەین کە هەمان جێمنای بۆی چاک کردوم. با لە سەریدا بگرین ڤیددیوکەمان بۆ بکاتەوە. چا ئەوە نمونەیەکی دیکەی ڤیددیوکەیە. چاو لە ڕۆشنی و ئەس بکەن، با من بێدەنگی کەم. چاو لە ڕۆشنی و ئەس بکەن، چاو لەو هەستانی ئەو ئافرەتەکەن، چاو لەو گوڵانەکەن کە بە بای دەشەکێنەوە، چاو لەو خۆرەکەن کە تازە هەڵدێ، چاو لە سروشتە سەوزەکەن. ئەوە هەمووی بە نووسینی پرامپتی جوان بەدەستێ. جا ئێستا ئێمە بیرۆکەکەمان نووسی، بیرۆکەکەمان کردە پرامپتەکەمان دا بە ئایش بۆی کردین بە ڤیددیۆ. هەروەک دیتان ئێمە زۆر بە کورتی و بەکەم و کوڕی ئەوەمان چاکرد بۆی کە کاتێکی وامان نەبوو دەیەک ڤیددیۆدا گونجاو نییە. بەڵام ئێوە دەتوانن بۆ ڤیددیۆی چ بکەن. ئەو بەشە خۆشەکەیە ئایا دەکرێت AI کوردایەتی و ڕەسەنایەتی و چیرۆکەکانی ئێمە وە کەسایەتی بنێوبانگەکانمان بە دنیا بناسیێنێت و بە ناسانی ئەوانە دەتوانێت شوێنێکیش بێت بۆ داهاتی ئێمە، بەڵێ بە دڵنیایی دەبێت. چۆن ئێوە دەتوانن چیرۆکە بەناوبانگەکان وەک مەموزین و لاس و خەزاڵ و خەز و سیامەند یا کەسایەتی گەورەکان و ناودارەکانی کورد وەک سمکۆ، وەک سەلاحەددینی ئەیوبی، ئەوانە چیرۆکەکانیان بنووسن و سێکانس بیکەنە پرامپتەکان بکەن بە ڤیددیۆ و ڤیددیۆکانیش لەسەرێککەنەوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک یوتیوب وەک ئینستاگرام داینن. بەتایبەت لە یوتیوب کە کاناڵەکەتان مانیتایز بوو داهاتی دۆلاریتان دەبێت و ئەوە زۆر باشە، بیرۆکەیەکی نوێیە، جیهان دەیبینێ، تەنانەت دەتوانن بە کوردیش داینەوە، دەتوانن ئەگەر پێتان خۆشە چاکتر بڵاوبێتەوە بە ئینگلیسی داینن کە بینەری زۆرتریشی دەبێت. و لە ئینستاگرامی دەتوانن ڤیددیۆ کورتی لە چاکەن و بڵاویکەنەوە بۆی کە یوتیوبەکەتان پێ بناسرێت. زۆر سپاس کە تا ئێرە هاوڕێ بوون. تکایە ڤیددیۆ لایک کەنەگە تا ئێرە نهاتوون، بیرۆکەکەی خۆشتان لە کامنتدا حتمما بنووسن کە من لە ڤیددیۆکانی داهاتوودا بیرۆکەکانی ئێوە بکەم بە ڤیددیۆ. هەروە سابسکرایبی کاناڵی کورتاییتێکشتان لەبیر نەچێ و ئەو زەنگوڵی چالاکەن با ڤیددیۆکانی داهاتوومان لە دەست نەدەن. ئەوەشتان لەبیر بێت هەرچی هەم بێت لە محبەتەکانی ئێوەیە.